بینەرانی ڤارسڵاتۆنە بێت و ئەم کاتتان باش وەک دەزانین وردە وەرزی گەرماجێ دێڵین و دەڕوین بەرە وەرزی سەرما هەر جارە و نزیک ببینەوە لە وەرزی سەرمایان خۆ وەرزی پاییز باسی و خاصی نەوت زۆر دەبێت لە هاوڵاتیاندا من ئەمڕۆ دەمەوێت بزانم نرخی نەوت لە ئێستادا چۆنە و بەراورد بە مانگی ڕابردوو چۆن بووە بۆ ئەمە بەستەش لەگەڵ مام عوسمان قسە دەکەم لەسەر ئەم بابەتە دەمەوێت لە بەڕێزیان بپرسم مام عوسمان سڵاو لەبێت ئەگەر تووز بێتە پێشوا سپاس دەکەین ئەگەر هاوڵاتی بچێتە بازار نەوت بکرێت بۆ ماڵەوە لە ئێستا نرخی چەندە؟ ئێستا نرخی بە 150,000 ئێستا عەڵعازر بە 150 لە عاجیەوە لە سنووری داری ڕاپەڕین بەڵێ لە سنووری داری ڕاپەڕین بە تایبەتی بە 150 بەو سەعدانە ئێستا باش نرخەکەی بەراورد بە مانگی ڕابردوو چۆن بوو؟ مانجی هەشت بە 125,000 بوو ماوەیەکی دوایی گران بوو بە 135 بوو بە 140 ئێستا عەڵعازر بە 150 ئەو دقەی بە 150,000 بەڵێ باش خواستی هاوڵاتیان چۆن لەسەر نەوت لە ئێستادا؟ خواستی زۆر لەسەرە زۆر بە تەواتی خەڵک بە تەواتی دەکڕێ خەڵک زۆری دەکڕێ بە زۆری بازاری زۆر خۆشە بەراورد بە مانگی ڕابردوو ئێستا تۆزە زەعیفترە بەس مانجی هەشت زۆر سەریع بوو خەڵک بە زۆری تێی دەکرد بۆچی لە ئێستا زەعیفە هۆکاری چییە؟ ئێستا هۆکاری ئەوەیە خەڵک بە زۆری کڕیوێتی ئەوەیە مەسەلەکە گرانیش بوو لەسەر هۆی گرانەکەی تۆزە خەڵک دەستە ڕاگرتووە چەند گران بۆ بەراورد بە مانگەکانی ڕابردوو 15 20,000 چەندە؟ 5,000 چۆتە سەرێ بە 25 بوو ئێستا بە 150 بەڵێ پێشنیار چیە بە هاوڵاتیان لە ئێستا بیکڕیان چاوەڕێی وەرزی سەرما بکەن؟ وەڵڵاهی ئەگەر بە قسێم بکە خەڵک ئێستا بکڕێ باشترە لە جستانان گران دەبێت حتمەن جستانە هە گرانە خواسی لەسەرە ئێستا بکڕێ بەڕێ من باشترە لە جستانە باش مام عوسمان لە ڕووی کواڵیتیەوە نەوتی ئێستا چۆنە؟ نەوتی ئێستا نەوتی دوکانە زۆر نەوتی چاکە نەوتی دوکان زۆر نوچاکە ئێستا نەوت لە منتقەی ما لە ڕانەی هەرزانتر لەسەر هەولێرە لێ بە 165,000 لێرە بە 150 هەموو دەمێ 15 فەرق لێرە هەرزانتر لە منتقەی ڕانێ و سواقڕنە ئەو منتقانە عاجیەوە هەرزانتر لە چاوێ قسەی کۆتایی ڤار دەیکات.